لە هەولێر ڕزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستان دیاری دەکرێت ئاکار فارس پەیامنێری سپێدە لەگەڵمانە زانیاری زیاتر لەو بارەوە دەدا. ئاکار سڵاوت لێبێت، ئەم کاتت باش فەرموو. بیان سلااو دەبێ، ئەم کاتت باش. دیارە وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوە زانستی ئەمڕۆ لە شاری هەولێر کۆنفرانسی ڕاگەیاندنی ڕێزبەندی زانکۆکانی کوردستانی ئەنجامدا و کۆنفرانسەکە تاوەکو ئێستا بەردەوامە و ئەوەی کە ڕاگەیەندرا دەرەنجامی ڕێزبەندی زانکۆکانی کوردستان هەم بۆ زانکۆ تایبەتەکان هەم بۆ زانکۆ حکوومیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەوەی کە هەیە لەسەر ئاستی زانکۆ تایبەتەکان لەو پێوەرانەی کە وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی دیاری کردووە، لە هەموو ئەو پێوەرانەی کە دیاری کردووە بۆ ئەوەی کە زانکۆیەک لەسەر ئاستی کوردستان بە باشترین زانکۆ هەڵبژێدرێت، لەوانە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە لەنێو ڕێزبەندەکەدا لە پلەی یەکەمدا لەنێو ئەو هەموو پێوەرەی کە وەزارەتی خوێندنی باڵا دیاری کردووە، هەموو پێوەرەکان لە زانکۆی گەشەپێدانی مرۆییدا هەبوونە. هەندێک لە پێوەرەکان لە زانکۆکانی تردا نەبوونە، لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەر هەشت پێوەرەکە کە وەزارەت دیاری کردووە هەبووە. بە پێش زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە پلەیەکەمی زانکۆ تایبەتەکانی کوردستاندایە. من ئێستا دکتۆر مەریوانم لەگەڵا سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. دکتۆر سڵاو لێبێ، ئەم کاتت باش. پیرۆزباییتان لێ دەکەم، دەکرێت پێم بڵێ بە پێ ئەو ڕێزبەندەی کە دیاری کراوە ئێوە لە چێ ڕێزبەندێکەدا؟ سەرەتا پیرۆزبایی لە بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفسۆر دکتۆر عەلی قەرەداغی دەکەم، پیرۆزبایی لە خوێندکاران قوتابیانمان دەکەم، پیرۆزبایی لە مامۆسانی بەڕێزدا سەرجەم ستافی زانکۆ کە بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک توانراوە زانکۆ ئەمڕۆ لە گروپی لوتکەی گروپی بیابێ کە ئەوە یەکەم گروپە بۆ پۆڵێنی زانکۆکان و هەروەها ئەم زانکۆیانە کە پۆڵێن کراون وەکو بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئاماژەی پێکرد چەندین پێوەر هەبوو، لە هەشت پێوەرەکە تاقە زانکۆ کە بوونی هەبوو زانکۆی گەشەپێدانی مرۆییە. ئەمە سەرڕای ئەوەی لە گروپە گرنگەکانە لە ئەو پۆڵێن و پێوەرە گرنگانە کە وەزیری خوێندنی باڵا بەڕێزان خوێندێوانێ زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە ئەوانە نمرەی بەرزیان لەسەر بوو، لەوانە بابەتی توێژینەوەکان و هەروەها بابەتی چالاکی نێودەوڵەتی کتێبخانە و هەموو ئەو شتە گرنگانە کە نمرەی بەرزیان لەسەر بوو زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە لوتکا بوو. بۆیە ئەگەر سەرجەمی ئەمە وەرگرین ئەزانین کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە لوتکەی زانکۆ تایبەتەکانە بۆیە جاریشتر دەستخۆشی لە بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفسۆر دکتۆر عەلی قەرەداغی هەموو مامۆستایان و هەروەها قوتابیان خوێندکارانی خۆشەویستمان و لە سەرجەم کە سوکاری خوێندکارانمان کە بەڕاستی توانیویانە زانکۆیەکی وە هەڵبژێرن کە بتوانێ ئەوە بۆ ماوەی چەند ساڵە لە ڕیزبەندیاین ئێمە لە لوتکەی ڕیزبەندیا خۆمانە بینەوانێ. سیارە بکەم، ینی بە زۆرێک لە زۆرەکان لە ماوەی ڕابردوودا هەست بەوە دەکرا کە خەریکە زانکۆ تایبەتەکان لە کوردستان دەبنە بوارێکی بازرگانی و بازرگانی دەکەن لە بڕێوەی قوتابی فێر بکات. ئێوە چیتان کردووە زانکۆکەتان وهاتێتە ڕێزبەندی پێشەوە؟ کار دەکەن لەسەرەوەی زۆرتری قوتابیتان هەبێ بۆی باشترین پارەتان دەستکەوێت یان کار لەسەر چی دەکەن؟ هەر لە سەرتاوە بەڕێز خاوەنی زانکۆ کە زانکۆی داناوە ئەم زانکۆیەی بەو نیەتە دانا کە لەسەر ئەو شێوازە کار بکەین کە زانکۆیەک بێ خزمەت بە بواری ئەکادمی زانستی بکە، کەواتە هەم زانکۆیکی قازانجنەویستە هیچ بڕەپارێک ناگەڕێتەوە بۆ خاوەنی زانکۆ، بەڵکو ئەچێتە خزمەتی ئەوەتە بینیمان ئێستا خزمەتی بواری توێژینەوە، خزمەتی چالاکی نێودەوڵەتیەکان، خزمەتی ئەو کۆنفرانس و وەرکشۆپ و خولانەی کە بەردەوام لە زانکۆ ئەکرێتەوانێ لەسەر ئاستی نێودەوڵەتی، لەسەر ئاستی ناوخۆیی و هەروە بوونی گۆڤارە زانستیەکان، هاندانی توێژەرەکان بە بڕێک لە پاداش کە بتوانێت بەردەوام بێت لە کاری زانستی خۆیان. هەموو ئەمانە بەروبوومی ئەو بوو کە ئێمە لە لوتکەی ڕیزبەندەکە خۆمان بینێوانێ وەگوتم پێوەرەکان شایەتی ئەوە ئەدەن کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی تاقە زانکۆیە لە هەر هەشت پێوەرەکە هەبوو و هەروەها لە پێوەرە گرنگەکانی کە ئاماژەم پێکرد زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە 5 زانایان لە لوتکا بوو کە زۆرترین نمرە لەسەر ئەوانەیە کە زیاد لە 6 نمرەیان لەسەرە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە خۆشحاڵیەوە. لەو گلەیتان لە ڕێزبەندەکە نیە چکە لە ڕێزبەندەکە ئەوەی بۆ ئەعلام بۆ ڕاگەیاندن ڕاگەیەندرا وەزیری خوێندنی باڵا یەکەم و دووەم سێمەکانی دیاری نەکرد، هێشتیەوە باشتر نەبوو ینی دیاری بکرێت چێ یەکەمە لەسەر ئەوە کارێکە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە، بەڵام پێشکات ئێمە ئەزانین ئەو پێوەرانی کە بەڕێزیان ڕایان گەیاند پێوەرەکان نمرەیان لەسەر هەموو زانکۆکان زان نمرەیان لەسەر ئاماژەم پێکرد، هەر بەوانە دەردەکەوێت کە زانکۆی گەشەپێدان لە پێوەرە بەرزەکانە لە لوتکا بوو، لە پێوەرە زۆرەکان لە لوتکا بوو، وەک ئاماژەشم پێکرد لە 8 پێوەرەکە تاقە زانکۆ کە بوونی هەبوو زانکۆی گەشەپێدانی مرۆیی بوو. بۆیە لێرەوە تێدەگەین کە زانکۆ توانیوێتی بە ماندوو بوونی و هەروەها بە هەوڵدانی هەموو لایەک ئەم ئاسە بەرزە پێشکەشکات.
زۆر سپاسانەکەم. بۆ بەڕێز کۆمەریوان سەرۆکی زانکۆی گەشە پێدانی مرۆیی بەڵێ ڤیان دەگەڕێمە وڵات وەزیری خوێندنی باڵا دەرەنجامی ڕیزبەندی زانکۆکانی ڕاگەاند و ڕاگەیاند کە ئەو زانکۆیانەی کە هەوڵیان داوە باشترین بن لەو هەنگاوانەی کە ناویانە توانیوێتیان پلانەکە یاخود ئامانجەکە بپێکن و دەرەنجامەکە ڕاگەاندرا بۆ زانکۆ حکوومیەکانیش بە هەمان شێوە ڕێزبەندەکە ڕاگەاندرا بەڵام ئەوەی کە هەیە ئینی لە نێوان ئیدارەی هەولێر و سلێمانی لە نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین ینی بە زۆرێک لە زۆرەکان ڕازیکردنی دڵی یەکتر هەبووە لە ڕاگەاندنی ڕێزبەندەکە لە هەندێک خاڵدا زانکۆی سلێمانی یەکەم بووە لە هەندێک چەند زانکۆی سەلاحەدین کە ئەمە لە پێشتردا لە ساڵانی ڕابردوو کە ڕاگەیەندرا زانکۆی سەلاحەدین نیگەرانی هەبوو لە دەرەنجامەکە ئەم جارە بە زۆرێک لە زۆرەکان ڕازیکردنێک لە نێوان سلێمانی و زانکۆی سەلاحەدیندا هەیە. ئاکار فارس پێامێری سپێدە سوپاس.